Divan rojan da li seranserî Swêdê bîranîna Enfal û Helepçe têl darxistin. Lê di asta diplomasî da bîranîna ku li vê derê li Perlemana Swêdê têl darxistin ya herî giring e. Taybetmendiya bi bîranîna Enfal û Helepçe ya îsal ew e ku xula Perlemanî hîsal bi dawî dibe û di vê xulê de 5 endam Perlemanê Kurd hebûn ya di duê jî ew e ku ev sala yekem e piştî ku Perlemana Swêdê bi yekdengî biryara dadgeha bilind a Iraqê pesend kir di derbarê danasîna Enfal û Helepçe de weke genocide. Hålla denna minnesstund för att visa att Halabja fortfarande finns i våra minnen och för att hedra. ئەمە چوارەمین ساڵەکە تۆڕی سوید کوردستان لە ناو پەرلەمانی سوید یادی ئەنفال و هەڵەبجە لە ناو پەرلەماندا بەڕێوڕسمێکی تایبەت دەکاتەوە. باڵیۆزی عێراقی فیدرال لە قسەکانیدا ئاماژەی بەوە کرد کە 16 ئادار دەبێ بکرێتە ڕۆژێکی جیهانی بۆ قەدەغەکردنی چەکی کیمیایی. نونەری حکوومەتە هەرێما کوردستانê spasiya Perlemana Swêdê û revenda Kurd kir ji bo danasîna tawanên komkujiyên beramber Kurdan û diyar kir ku qurbaniyên komkujiyên dijî Kurdan ne tenê jmare ne. نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لاوێکی کوردی بە بەشداران ناسان کە لە کاتی کیمیابارانی شاری هەڵەبجەدا ئەو تەمەنی منداڵ بووە و لەو هێرشەدا دەروون چاوی خۆی لەدەست داوە و دەچێتە ئێران و لەوێ چارەسەر دەکرێ و پاش گەڕانەوەی لە کوردستان لەگەڵ هاوڕێکانی خەریکی یاریکردنەکە مینێکی پێدا دەتەقێتەوە و پەنجەکانی لەدەست دەدا. بەڵام ژیان هەروە بەردەوامە و دەروون ئێستا لە سوید دەژی و لە خوێندنگە خەریکی خوێندنە و سترانیش دەڵێ. Helbestwana Swêdî Ingela Carlsson a ku di şahî û şîniyên Kurdan de bi wan re ye helbestek bi Swêdî xwend. Fruktan, misstänksamhet mellan människor i världen ska omedelbart. Eğer utyan daru berdi ula teka lamar ewa bu çizuri hamu havarken becari bulen çünkü لاسمانی مل بندک لمرئیمه لجی باران خوین باری خوین باری خوین باری آه کردستانکم. Kلیسaya Adolf Fredrik li navenda Stockholmê her adarê dergehên xwe vedike ku li derdên Kurdan gudarî bike û diriya xwe re peyama qurbaniyên Kurd bigihîne raya giştiya Swêdê û qîrîna zarokên Kurdan bişîne ezmanan. Li vir partiyên siyasî Perlemana Swêdê yên çep û yên rast qurbaniyên Kurdan bibîranîn. Ji Dêrsimê, Agirî û Roboskê li Bakurê Kurdistanê, komkujiyên Serdeşt, Qarnê û Qalatan li Rojhilatê Kurdistanê, komkujiyên dijî Barzaniyan, Enfal û Helepçe û her wiha
جانگۆریên serhildana Rojavayê Kurdistanê û rewşa Rojavayê Kurdistanê ya hîro weke birîneke vekirî bi bîr anîn. Jag tycker det är viktigt därför att det här handlar om människor som helt oskyldigt. کۆمکوژی دژی کوردان تاوانی دژە مرۆڤایەتین بۆیە پێویستە کۆمەلگای نێودەوڵەتی بەرامبەر بە تاوانی لەو شێوە هاودەنگ بێ و هەرگیز ڕێگا نەدا کردەوەی هۆڤانەی وەک کارەساتی هەڵەبجە دووبارە ببێتەوە. ئێمە وەکو پارتی دیموکرات مەسیح ژیانی مرۆڤەکان بە شتێکی پیرۆز دەزانین. قەت قبول ناکرێت گەلی کورد بەو شێوە هۆڤانە بچەوسێتەوە. ئیدی جیهان دەبێت بە ئەرکی خۆی هەستێ و چەکی کۆمکوژیش دەبێت قەدەغە بکرێت. ئەگەر مرۆڤ تەماشای دیرۆکان نێزیک و یا دوور بکە، مرۆڤ دبینە ku کورد هەر تووشی چەوساندنê bûne. Bala xwe bide, gavek ku komkujiya Helepçe rû da, gelek welatan dixwast bibêjin ku tiştekî wisa rû nedaye. Piştra gelek welatan Helepçe weke kart dijî hev kardanîn. Îrana ku bû 25 sal xwe digirîne, îro dixwaze vê bîranînê qedexe bike. لەو یادەدا زانیاری نوێ سەبارەت بە تاوانبارانی کۆمەڵکوژی کورد کە لە سوید دەژین هاتنە بەرباز. بەڵێ وەکو ئاگادارن و بە تایبەت لە دەستگایەکانی ڕاگەیاندنی سویدی بەم دوایەدا ئەوە بڵاو بۆتەوە کەوا سوید وا خەریکە دەبێتە ئارامگایەکی هێمن بۆ ئەو پیا و کوژانەی کە لە دەستی داد و دادوەری ڕایان کردووە لە وڵاتەکانی خۆیان. ئەوە بوو حکوومەتی سویدی وردە وردە کەوتە کارکردن لەسەر ئەوەیە لەسەر ئەو بابەتەیە. ئیتر ئەوەی کەوا پەیوەندی بە پرسی کوردیشەوە هەبێتن لەناو ئەوانە چەندەها کەس هەن کەوا دەستیان هەبووە لە تاوانەکان دژی گەلی کوردیش چێ چیمیابارانی هەڵەبجە بێتن و چێ ئەنفال بێتن و چی زندانی خەڵکی سڤیل بێتن ئەو کاتەی لە کاتی ڕژێمە. ئیتر ئەوان بەردەوامن ئێستاکە کار لەسەرەوە دەکەن و وردە وردە وان نزیک بوونەتەوە لەو پرۆسەیە کەوا ڕەنگە یان گروپێک لە دادوەران لە کوردستانەوە بێن بۆ ئێرە دەست بەکار بکەن لەگەڵیانە و هەروەها لێرەدا دەمەوێت بڵێم ئینتەرپۆلی خۆمان لە کوردستان ئامادەیە هەموو هاوکاری پۆلیس سویدی بکاتن بۆ لێ کۆڵینەوە لەسەر ئەم تاوانانە. بەشدارانی ئەو یادە هەر کەم بۆ ڕێزلێنان لە گیانی قوربانیانی هەڵەبجە مۆمێکیان بە نیشانەی وەفا هەڵکرد.
li bajarên Swêdê yên biçûk û mezin cînosayda Helepçe bi bîr dihînin. Weke nimûne, li bajarê Lund dara Helepçe heye û sal bi sal mestir dibe û di 16 Adarê de ew dar dibe amanca serdana Kurd û dostên Kurdan. شاری ڤێسترۆز یەکێکی دیکە لە شارەکانی سوید بوو کە یادی کارەساتی هەڵەبجەی تێدا کرایەوە. وێڕای بەشداری کەسوکاری قوربانیانی هەڵەبجە لەو شارە نوێنەرانی پارت و لایەنە سویدیەکانیش بەشدار بوون و لە دەربڕینەکانیاندا وێڕای مەحکومکردنی ئەو کردەوە و دەربڕینی خەم و پەژارەی خۆیان بۆ ئەو ڕووداوە داواکار بوون کە دەوڵەتی سوید 16 مانگیادار وەک ڕۆژی جیهانی بە دژی چەکی کیمیایی دیاری بکات. بەشدارانی یادەکە لە هۆنراوەکانیاندا تەمەنی کورتی بەهاری شارەزور و هەڵوەرینی گەڵا و شکۆفەی تەمەنی منداڵانی هەڵەبجەیان کردبووە هەوێنی دەربڕینی ناخی پڕ لە ئازاریان. ئاخ ئاخ ئەی دەستی تاوان، ئەی ئەوانەی بێخەبەرن، کوێرن کڕن، تاوان لاتان قومێک ئاوە، ویژدان جوانی خۆشەویستی لای ئێوە باوی نەماوە. ئێوە ئەبێ ناوتان چی بێ، چ ناوێکتان بۆ شیاوە؟ قێزەونن، ئازاردەرن، بازرگان و سەوداگەرن. بازرگانی بە کێشانی ڕۆح و گیانی گەلی بندەست چەندە لاتان بە بایەخا. ئاهونا سۆری گرتنی گیانی 5,000 ئارەزوو هەتا دنیا بە دنیایە، هەتا دنیا بە دنیایە لە چاوتانە لە ویژدانە تەزووی ئازاری گشت گیانە. ڕاپەڕینی 11 مانگ پێش کارەساتی هەڵەبجە لەلایەن لاوانی ئەو شارەوە دژی ڕێژیمی بەحس و باسکردن لەسەر شێوەی ڕووداوەکە و گێڕانەوەی کارەساتی هەڵەبجە لە زمان ڕۆژنامەنووس و وێنەگرە ئێرانی و هۆلەندیەکان باسێکی دیکە بوو کە لەلایەن تاهیری عەلیارەوە پێشکەشکرا. یادی هەڵەبجە دیارەوە گەرچێکی نەتەوەیی پێویستە چونکە ئەو خەڵکە لە پێناوی ئازادی و سەربەستی کوردستاندا قوربانی بوون. ئەمە لە قسە کورتانی کە لێرە پێشکەشم کە ئەزم کردن کە 11 مانگ پێش بۆمبارانی شیمیایی هەڵەبجە خەڵکی هەڵەبجە ڕاپەڕینی کرد بوو. لەو ڕاپەڕینەدا ئێعترازی خۆی بە حکوومەتی جەنایەتکار و ئینسانکوژی سەدام حوسێن ڕاگەیاند بوو، داکۆچی لە خەباتی ڕزگاری خوازانەی گەلی کوردستان کرد بوو، ئازادی و ئازادی خوازی و پانجی دموکراسی لە ناوچەکەدا بەرز کرد بوو، ئەو شارە ڕاپەڕینی کرد بوو. بۆیە ئەو قوربانیەش کە ئەو کارەساتی ڕوشیدا دەواقعدا بۆ سەزادان و تەنبێکردنی ئەو خەڵکە شۆڕژێر و ئازادی خوازە بوو. لە ئۆپسالا کۆمەلەیە بوونی سێڤ چالاکیەک li dar xistin ji bo ku bi awayekî ciyawaz peyama xwe bigihînin raya giştiya Swêdê. Em wek grupî bonî sêw li 16 sêye ئەم ساڵ بڕیارمان دا کە بە شێوەیەکی جیاواز زیادی هەڵەبجە بکەینەوە لە شاری ئۆپسالا، ئەویش بە هەڵدانی خێمەیەک لە ناو جەرگەی شاری ئۆپسالا و دابشکردنی سێوی ساوز بەسەر ئەو خەڵکانەی کە لەناو بازاڕان لەو ڕۆژەیە لەگەڵ دانی کاغەزی زانیاری کە باسی هەڵەبجە دەکات و ئێمە دەمانێت وەکو گروپی سێو ڕۆژی 16 بە ڕۆژی نەتەوەیی دژی چەکی کیمیایی لە هەموو جیهاندا. Min hîronek zanyarî wergirtin di derbarê êrîşa biçekên kîmewî de li ser bajarê Helepçe roja 16 Siyan 1988 û ez fêr bûm ku wê gaza jehriyê behna sêvan jê dihat. Bi xwarina vê sêvê ez bi karanîna çekên komkujiyê riswat kirim. Det här är mitt sätt att säga nej till massförstörelsevapen, krig och kärnvapen.